کاگەر سەلافەرم ڕابچیمە لە بە مشتڕاکەی سەر ڕابڕن ئەم پرۆژەیە دەکەوێتە شاری هەولێر بە سەروی شاری شەقڵاوە لە ڕێگای هیران لە ساڵی 2006ەوە دامەزراوە تایبەتە بە پرۆژەی ئەژدادی پەلەوەری گۆشت ساڵی 2006 دامەزراوە و بەرهەمی سەرچی ئەو پرۆژەیە دابینکردنی جوجەڵەی دایکانە یەک ڕۆژەیە بۆ تەواوی عێراق. ئەم پرۆژەیە لە چوار قاعی دەوازن هۆڵی دەوازن پێک دێت لەگەڵ هەڵهێنەرێک ساڵانە بڕی 44,000 جوچکە لە وڵاتی سکۆتلەنداوە هاوردەی هەرێمی کوردستان دەکەین کە داپیرەی گۆشتی پێدەڵین بۆ ماوەی 6 مانگ لەم پرۆژانە بەخێوی دەکەین پاشان دەکەوێتە ئینتاج. دوای ئەوە کە هاتینە ناو کێڵگاوە هەموو ئەو ئیجراعاتانەمان کرد کە پێویست بوو بیکەین بۆ ئەوەی کە جلی تایبەتمان بەبەر کرد بە ژوورەوە و پێم خۆشە کە بەرپرسی ئەم کێڵگەیە کادیرێکی خۆمانەی کوردی خۆمان کە ئەندازیار سەباحا کە بەرپرسی ئەم کێڵگەیە و کەسێکی زۆر شارەزوو لێ هاتووە و ئەو وردەکاری زیاترمان دەداتێ پرۆژەی ئەژداد پرۆژەیەکی زۆر زەحمەتە لە ڕووی تەکنیکیەوە لە هەرێمی کوردستانی عێراق ئەم کادیرانەمان نەبوو کە بتوانین ئەو پرۆژانە بەڕێوە بن ناچار بوون لە دەرەوە دەمانهێنا. ئەم کێڵگەی ئێستا تێداینە پێشتر کەسێکی هیندی بیانی بەرپرسی بوو بەڵام خۆشبەختانە ئێمە لە ڕێگای کردنەوەی دەورات و تەشجیعکردنی کادری خۆماڵی خۆشبەختانە ئێستا کادرێکی خۆمان خەڵکی هەرێمی کوردستان بەڕێوەی دەبات. ئێستا ئێمە لە پێش قاعەی یەکین دەچینە ژوورەوە بۆ بین یەک طبعاً قاعەکە لە دوو بین پێکاتووە لێرەدا ئێمە لەم قاعەدەیە خۆی حەقلەکە بە کاملی 22,000 مریشک پێک دێ یعنی 22,000 مشکی تێدایە کە دابەشەکرێتە ناو سێ قاعەوە. لێرەدا بۆ زیاتر 5,000 مریشک هەیە. ئەم مریشکانە لێرە مریشکی بیگی پێڵین ئێمە عمریان 3 مانگە حالیەن ئەم مریشکانە. لێرەدا دوو بنمانەیە وەکو وتمان بن یەک بن دوو مریشکەکان بە سێ جۆرە ئێمە لە یەکەم ڕۆژەوە پاش 21 ڕۆژ لە گرێدینی پێ ئەڵێن کەوا وەزن ئەکرێن ئەو مریشکانە کە گرێدینمان کرد پاش 21 ڕۆژ مریشکی بیگ جوداوە ئەبێ لە مریشکی ئسمۆڵ هەمان شێوە لە مریشکی میدیەم جودایانەوە ئەکەین حتا علەفیان بەباشی پێ بدەین. طبعاً مریشکە گچکەکان علەف زیاتریان پێ ئەدرێ گەورەکان علەفی کەمتریان پێ ئەدێ میدیەمەکەیش ناوەند دەبێ علەفەکەیان بۆ تاکو کە هاتنە بەرهەمی هێلکەیان کرد ئەو مریشکانە دەبێ هەمویان یەک قیاس بن لە وەزنە هەمویان وەزنەکەیان موەحەد بێ ئەم مریشکانە ئەمە پاشی 6 مانگ. ئێستا ئەم مریشکانە کە یەکەم ڕۆژ هاتنە بە جوجگەیی هاتنە ئەم مریشکانە بە جوجگەیی هاتن لە یەکەم ڕۆژەوە ئێمە بە خێوانەکەین بە عەرەبی پێڵێن تەربیە ئەلەم هەتاکو 6 مانگ پاش 6 مانگ کە هاتنە هێلکە طبعاً بە خێوکردنیان چۆنە بێ لە ناو دەوائرە بێ لە ناو حەضانەی پێ ئەڵێن ئێمە بە عەرەبی ڕۆژ بە ڕۆژ هەفتە بە هەفتە وەزن نەکرێن ئەم مریشکانە کە پیان ئەڵێن وەزن ئزبوعی مریشکەکان بە پێی ئەو وەزنە ئزبوعیە ئێمە علەفەکانیان زیاد دەکەین.
پرۆژێ لە سەڕوبەری 225 دۆنم دامەزراوە و لەو منتیقە شاخاویە ئەو ناوچە شاخاویە چکە پێویستە ئەو جۆرە پرۆژانە لەو دوور بێ لە دانیشتوان و دوور بێ لە هۆڵی مریشکی دیکە و پێویستە ئەم پرۆژەیە هەمووی سیاسکراوێ وەکو دەیبین بۆ ئەوەی ڕێگری بگرین لەوەی سەگ و یان باڵین ئاژەڵی چیوی دیکە داخلی ئەم پرۆژەیە بن چکە ئەم هەڵگری نەخۆشین. گرنگی پرۆژێ لەوەیە کە بەرپرسە لە دوو جێنەڕیشن لە پاشە خۆیانی لە مریشکی دایک بەرهەمێنانی مریشکی دایکانەوە مریشتی گۆشت. بۆیە ئەگەر هەر کێشەیەک لەم پرۆژەیە هەبی لەوانەیە کاریگەری لەسەر ئەو دوو باڵین دایکانە و مریشتی گۆشتش بکاتن. ئەم پرۆژێ بە پرۆژەیەکی استراتیژی زۆر گرنگ دادەندرێ بۆ خەرێمی کوردستان و بۆ تەواوی عێراق لەبەر ئەوەی گەرەنتی دابینکردنی دووجەڵەی دایکانە دەداتن کە ئەم دووجەڵەی دایکانە ئەمەش بەرهەمی مریشتی گۆشتی خواردنی لێ دەکەوێتەوە کە لە بازارەکانی کوردستان و لە بازارەکانی عێراقدا هەن. ساڵانە 1.5 ملیۆن جوجەڵەی یەک ڕۆژە بەرهەم دەهێنێتن و کە ئەمە بەڕاستی ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕێگای هاوردەکردن بگرن ئەم کاپاسیەتە کە ئەم پرۆژەیە هەیتی دەتوانێت تەواوی عێراق بگرێتن دابینی ئەو بەرهەمانەی بۆ بکاتن. بە نسبەت حرارەکەیان ئەلێرەدا لە ناوەندی قەعەکە ئێمە چیمان دانایە طبعاً تێمپیچەرمان دانایە کە حرارەی فەهرەنایتی و سلیزیمان پێئەدا. ئەم حرارەیە ئەسا حالیەن 21 دەرەجەی حرارەی ناو قەعەکە کە حرارەی فعلیمان پێ ئەڵێ هی مریشکەکان 21 بەڵام کە خۆی قەعەکە بشکل عام حرارەی خۆی هەیە کە ئەیدا بەڵام ئەمە چووکە نێزگە لە مریشکەکانەوە ئەم تێمپیچەرە ئەم محرارە ئەمە حرارەی فعلیمان پێدا کە بۆ تەکیدی زیاتر ئێمە تاکیدی بکەین لە حرارەکەیان کە وەکو وتم چکە قەعەکان بە نظامێکی تەکنەلۆجی و معاسر دروست کرایە حرارەی خۆی هەیە کە شەوانە ئەیدات بە ڕۆژانە یان بە سەعات ئەو حرارەمانە پێئەدا. طبعاً ئەو حرارەیە لە یەکەم ڕۆژ جوجگەوە تاکو 6 مانگی دێنە هێلکە حرارەیان دەگۆڕێ 3 ڕۆژ جارێ حرارە دەگۆڕێ یەکەم ڕۆژ جوجگەیان حرارەکە دەبێت 33 بێت بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ ماوەی 4 ڕۆژ پاشان ئەو حرارە 3 ڕۆژ جارێ 2 دەرەجە 1 دەرەجە 2 دەرەجە دائەبەزێت تاکو ئەگەیەتە حرارەی مەطلوب کەوە 18 یان 21 یان 22 زۆر چاکە بۆیان تاکو عمریان ئەگەیەتە 6 مانگی. هەر هۆڵێک لەم هۆڵانە لە سێ هۆڵی بچووکتر پێک دێ. ئەم هۆڵانە دوو هۆڵیان وەکو یەکە درێژەکەی 8 و پانێکەشی 16 یەک ئەوانە بۆ بەخێوکردنی خەتی مێ بەکاردێتن و هۆڵێک لەم هۆڵانە بچووکترە درێژەکەی 6 مەترە و پانێکەی 18 مەترە ئەمە بۆ خەتی نێرە بەکاردێتن. هەر چێلگەیەک لەم چێلگانەی دەیبینی نزیکەی 15 کەس کاری تێدا دەکەن و تقریباً دەتوانین بڵێن نیوە بە نیوەیان خۆماڵی و نیوەیان بیانینە. لەبەرەوەی ئەم پرۆژەش کارێکی نوێیە و تەکنیکەکی زۆری تێدایە و پێشتر نەبووە لە هەرێمی کوردستان ئەوە لە عێراقیش بۆیە ئێمە بە پێویستمان
بینیوەکە دەستی کاری بیانی شارەزا لە دەرەوە بینین بۆ ماوەیەک بۆی لەگەڵ کرێکارەکانی خۆمان بن و لەگەڵ ئەو ئەندازیاری کوشت و کاڵی ڤێتەرنەریانە لای خۆمان بن بۆ ماوەیەک بۆی بتوانین ئەم زانیارانە بگوازینەوە لای خەڵکی خۆمان و بتوانین پاش ماوەیەک ئێمە 100% ئاعتیماد لەسەر کاری خەڵکی خۆمان بین لێرە لە هەرێمی کوردستان. ئێمە لێراکە ئەمە لاینمانەیە ئەم لاینانە ئالەفی تێدا خۆن بەیانیان کە 6 بەیانی ئەمەلەکان ئەلەفە دەنپیان پاشان نێبڵ ئاوەکەشەوە بێگومان دیارە کە ئاوی لێ دەخۆنەوە لە نۆی بەیانی دووبارە خۆم و ئەمەلەکان دێنە ژوورەوە کە بزات چی شتێ نەقس هەیە یان لاینێکە کەوتیە یان مریشکێکە کە هیلاکە یان مریشکێکە کە نەخۆشە بێگومان ئەو مریشکە دەبێت دەرچێ فەوران ئەڕوات بۆ فحوسات لە لای خۆمان طبعاً ئەڕوا بۆ ئۆفیسی ڕئیسی ئەوانش خۆمان هەلای خۆمان دەکرێت بە نسبەت ئەلەفەکەیانیشەوە ئێمە جیهاز خۆمان تایبەت هەیە NIR ئەو ئەلەفە یعنی بە شێوەیە ئەگاتە ئێرە زۆر بە پاک و خاوێنی و بە لەژێر جیهاز فحوساتە دەرچووە ئەو جیهازە بە ماوەی 1 دەقەدا ئەلەفەکەت پێتەڵێکەوە ئەلەفێ سامە یان ئەلەفێ باشە یان خراپە طبعاً بۆ هەمان کات لە هەمان کاتە نقطەیەکی دیکە ئینتاجیەی ئەو مریشکە باشەکە ئەو جیهازە ئینتاجی ئەلەفەکە باشەکە بۆ مریشکەکە ئەو ئەزانێ مادەی تاقە مادەی پرۆتین مادەی ئەملاح ئەوانە چەندێکە بێ مادەی کالیسیۆم لەناو ئەلەفەکە هەمووی پێت ئەڵێ ئەو جیهازە. لێرە دەبێ هەموو بەیانیانێت سەعات و 6 بەیانی ئەلەفیان پێ ئەدرێت طبعاً 24 ساعت 24 کاتژمێر جارێ ئەلەفیان پێ ئەدرێت لە 6 بەیانی کە ئەلەفیان پێدرا ئەتر پێیان نادێت لە دوای وەرە گڵۆپیان لێ ئەکوژێتەوە طبعاً وەکو وتم لە یەکەم ڕۆژەوە کە دێن ئێمە 3 ڕۆژ جارێ گڵۆپەکانیان هەوا دەبێت ڕقم 6 گڵۆپەکە لەسەر ڕقم 6 دەبێت پاشان 3 ڕۆژ جارێ 4 ڕۆژ جارێ ئەو گڵۆپانە هێوا شێوازە ئەبێتە ڕقم 1 بۆ تاکو ئەو مریشکە ڕەحمی زیاد نەبێ زوو نەیەتە هێلکە بۆ چکەم نابێ ئللا دەبێ مریش لە 6 مانگی بێتە هێلکە ئێلێرەدا ئەمە بۆ ماوەی 6 مانگ لێرە ئەمێنن کە هات نەهێلکە هەلێرش طبعاً دێنە هێلکە ئەم مریشکانە لە لای خۆمان دێنە هێلکە ئەم مریشکانە کە پاش 6 مانگ هاتنە هێلکەکەی طبعاً ئەڕوا خۆمان مەفقەسمانەیە ئەڕوا بۆ مەفقەسی خۆمان هەلێرە لە شەریکەکەیە. ئەم هەڵهێنەرە بە شوێنێکی بەبەرهێنانی زۆر گرنگدا دەندرێ بەرەوەی لێرەوە بەرهەمەکە دەچێتە دەرەوە بۆیە دەوێت بە باشترین شێوە مامەڵە لەگەڵ بەرهەمەکان بکرێت. ئەم هێلکەیە لێرە کە وەرمانگرت تاوان دێتە ئەو مەفقەسە و هەڵهێنەر لێرانە ئەبێ بە شێوەیەکی زۆر ڕێکپێک بە بەردەوامی خاوێن بکرێتەوە و دەبێ بە هیچ شێوەیەک پیسییان ئەو شتانێکە لە دەرەوە دێنە ژوورەوە نەهێڵدرێ بێتە ژوورەوە و تەنانەت ئەو سوبغانەی کە بۆ ئەرزی ئەم هەڵهێنەرانە بەکاردێ هەمووی لە مادەیەک دروست کراوە کە دژە بەکتریایە. ئەمە لەبەر ئەوەی ئەم بەرهەمەکانی ئێمە دایکانەیە و خەتی نێر و خەتی مێمان هەیە بۆیە لەسەر هەموو دابڵێن سێتێک ئەو زانیاریانە دەنووسێت کە تایبەتە بە ئەم خەتا و بە هێلکەکە بۆی بزانرێ ئەم منتاجە چیەوە چی لێ دەکرێت و ئێستا ئەم جوچکەی ئامادەیە وەکەوەی باسمان کرد بۆی بچێتە بەشەکان و ئامادە بکرێت بۆ ئەوی بگاتە دەستی کڕیارەکانمان.
ئەو ژوورە تایبەتە بە جیاکردنەوەی دووجەڵەی یەک ڕۆژە بۆ نێر و بۆمێ وەک خۆی دەیبینن ئەو کەسانە کە لێرە دانیشتون ئەم کارە دەکەن و زۆر شارەزاشن لە کارەکەی خۆیان و دەتوانین توانای ئەوان هەیە کە ئەم دووجەڵەیە لە ڕێگای ناڵێن کۆمیەوە بتوانن بۆ نێر و بۆمێ جیایکەنەوە و بە زۆر گرنگیشە چکە ئەمە بەڕاستی مێیەکان ئەڕوا بۆ کڕیار بۆ پرۆژەکانی دایکانە و نێرەکانیش تەنها 115 دەیگێڕینەوە و ئەوەی دەمێنێتەوە بۆ چێلگەکانی گۆشت دەڕواتن. بەڕاستی پێشتر ئەوانە لێرە ئیشیان دەکرد 100 خەڵکی بیانی بوون لەبەر ئەم شارەزایە لە عێراق نەبوو، بەڵام خۆشبەختانە ئێستا کۆمەڵک کوردی خۆمان فێرە کارەکە بوونەوە ئێستا ئەوانە لای ئێمە کارەکە دەکەن و بەردەوام من لەسەر کارەکانی خۆیان و ئێمە بە بەردەوام هەوڵ دەدەین کادری خۆمانە پێڕابگەینین و ئەوان کارەکان بگەرنە دەست. پرۆژەی پەلەوەری ئەژداد ئەگەر بێت و بە کورتی باسی ئەوە بکەین یان خوردی کەینەوە ئەژداد مانای چ دێ ئەگەر ئێمە پرۆژەکانی پەلەوەر یان کەرتی پەلەوەر وەکو شکلی هەڕەمێک بێنینە پێشچاوی خۆمان ئەوە پرۆژەی پەلەوەری ئەژداد لە سەر و هەڕەمەکەیە ینی ئەمە داپیرەی ئەو مریشکانەیە کە خەڵک لە بازاڕەکان دەیکڕێت و دەیخوات و گرنگی لەوەیە ئەم داپیرەیە لە کوردستان بەخێو دەکرێتەوە و بەم ئاو هەوایە کە لە کوردستان هەیە بەخێو دەکرێت و ئەم ڤاکسین و ئەو دەرمانە پێویستانەی پێدەدرێت کە لە کوردستانە بەربڵاون کامە گرنگیەکی ناحێی تەکنیکی هەیە و هەروەها لە ناحێی ژێرخانی ئابووریشەوە وەکەوەی باسمان کرد ئەمە زەمانەتی دایکانە و زەمانەتی گۆشتی خواردن دەدا بۆ هەرێمی کوردستان. بەرهەمهێنانی دایکانە ساڵانە بە ملیۆنەها دۆلار لە هەرێمی کوردستان و لە عێراقەوە دەچوە دەرەوە بۆ هێنانی دایکانە، بەڵام ئێستا خۆشبەختانە ئەو دایکانە لە ناو هەرێمی کوردستانەوە بەرهەم دێت و جگە لەمەی ئەم پرۆژەیە بە ناڕاستەوخۆ بە سەدان هەڵی کاری دروست کردووە کەواتە دەتوانین بڵێن ئێمە بە ناڕاستەوخۆ بەرپرسە لە وەگەڕخستنی دەیان پرۆژەی تر لە ناو هەرێمی کوردستان و عێراق لەبەرەوەی ئاسانکاری و زەمانەتی دابینکردنی دایکانە دەدات کە دایکانەش زەمانەتی دابینکردنی هێلکەی تروکاندن دەدات بۆ هەڵهێنەرەکان و پاشان بۆ کێڵگەکانی پەلەوەر.